پاڵهۆنێتی دووەمی تایکواندۆی تاکڤارانی کراوەیە لە وڵاتی ئێران بە شێوەی ئۆنلاین زیاتر لە 30 وڵات بەشداری تێدا کردووە. قوتابخانەی پڵنگی ڕەش لە شاری هەولێر بە 9 یاریزان بەشداری کرد، وەک تاکەتیب لە تەواوی عێراق و لە یەکێک لە کۆمەڵەکان ڕکابەری یاریزانانی 7 وڵاتی دیکەی کرد. سەرنجام بە 4 مەدالیا، 3 پلەی یەکەم و 1 پلەی دووەم لە پاڵۆنتێکە هاتە دەرەوە. ئەمە زیاتر لە 37 شەوە یاریزانەکان مەشق پێ دەکەم. بەدە یاریزان بەشداریم کرد و یاریزانەکەم کوڕەکەی خۆم بوو موساب بوو، لە ڕۆژێک پێش پاڵۆنتیکە موساب بوو. بە 9 یاریزان بەشداریم کرد و 3 مەدالیای زێڕم هێناوە لە چێشی 50 ناقص 63 لە بۆ 50 لە 63 لە بۆ 73 بەشداریم کردی بوو. زەکەریاش ناقص 54 بوو. هاڵەی کچیشم زائید 22 بەشداری کرد بوو. ئەوانە کە نەتیجەیان هێنا، بەس لێرەوە دەستخۆشی لە هەموو یاریزانەکانی خۆمان دەکەین. بەڕاستی نەتیجەکانیان زۆر باش بوون. لە پاڵۆنتێکە یاریزانان مەهدی غەریب و مەهدی عەزیز و ها لە ڕزگار توانیان پلەی یەکەم بەدەستبێن و زەکەریا محەممەد پلەی دووەمیان بەدەستهێنا لە کێش و ئاستی خۆیان. بەشداریم کرد لە پاڵەوانێتی تاگڕەوان لە وڵاتی ئێران بە شێوەی ئۆنلاین بە بەشداری 30 وڵات کە من کەوتمە ناو ڕێزی 14 یاریزان کە کەوتمە بەرامبەر 7 وڵات توانیم لە بەرامبەر ئەو 7 وڵات و ئەو 14 یاریزانە پلەیەکەمە دەست بێنم و کێشەکەش ناقص 63 بوو. سپاس بۆخوا خاڵکی باشم کردو و توانیم پلەیەکەمە دەست بێنم. توانیم لە پاڵەوانەتی ئۆپن بەشداری بکەم و پلەی یەکەمش بەدەست بێنم. سپاس بۆ باوکم و مامۆستایەکەشم. یاری تایکواندۆ لە سەردەمی ڤایرۆسی کۆڕۆنا زیاتر پاڵۆنتەکانی بە شێوەی ئۆنلاین بەڕێوە دەچێت، بۆیە دەرفەتی باش بۆ یاریزانان ڕەخساوە تاوەکو ڕکابەری یاریزانانی جیهان لە شوێنی مەشقەکانی خۆیانەوە بکەن. لە ئێستاشدا یاریزانان خۆیان بۆ یەکەمین پاڵۆنتی پۆمسەی تایکواندۆی ئۆنلاینی کۆنسوڵی گشتی کۆریای باشوور لە هەولێر ئامادە دەکەن کە بڕیارە ڕۆژی 24 ئەم مانگە بەڕێوە بچێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.